بەناوی خی گەورە و میرەبان سەرەتا پرسە و سەرخۆشی ئاراستەی کەسوکاری ئەو قوربانیانەکەین کە لە ناوچە جیاوازەکانی گرمیان و شارەزور و سلێمانی و چەمچەماڵ بوونەتە قوربانی ئەم ڕووداوانی چەند ڕۆژی پێشوو. ڕاستێکی چەند پەرلەمانتارێکی بەڕێز لە فراکسیۆنی گۆڕان ئەمڕۆ ناوی پەرلەمانتارانی فراکسیۆنی سەوزیان هێنابوو لەبەرەوەی کە ڕێگریان ئەلەساس تێکرابێ لە بازگەیەک، هەرچەندە ئەو پێشمەرگەی کە ڕێگری لێکردبوون وتبووی ئێوە لە هەولێرن بۆ ئەگەڕێنەوە بۆ سلێمانی لە کاتێکە چقی ململانەیە چقی سیاستکردن چقی ئەوەی کە وەزعی دارایی هەرێمی کورسانێک لە کات و هەولێرە نەک سلێمانی ئەو پێشمەرگەیە بەم نەفەسەر ڕێگری لێکردبوو، چەندە ئێمە بۆ خۆمان ئیدانەی ڕێگریکردنەکەین لە هەر پەرلەمانتارێک لە نێوان هاتوچۆکردنی لە نێوان شار و شارۆچکەکان. لەگەڵ ئەوە پەرلەمانتارە بەڕێزانە ئێمە چەند ڕۆژی پێشوو پێشنیارێکمان بۆیان کردبوو لەگەڵ هەواڵی بەڕێز کاکسەرکە خۆشی ئاماژەی پێدا ئێستا پێشنیارێکمان بۆیان کردبوو کە ئێمە بین لە هەولێر بەشداری خۆپشاندانەکان بکەین و کاتێک دیاری بکەین بۆی لەوێ پەرلەمانتاران هاوکار بن بۆی کە خۆپشاندان لە هەولێر بکرێ بۆی کە فشارەکان کاریگەری هەبێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە لە ماوەکانی پێشوو بە خەڵکی هەرێمی کوردستانی نافرۆشینەوە، بەڵام واقعەکەی لە پەرلەمان هەموو خەڵک بەرچاوی کەوتووە چۆن بەرگریمان لە خەڵک کردووە و بە ئێستاشەوە و لە داهاتووش خۆمان لەبەری خەڵکی هەرێمی کوردستانە بینین و ناشی فرۆشینەوە بە خەڵک وەکو هەندێک لە ئەندام پەرلەمانەکان کە بینین دێن مزایدە بەسەر پەرلەمانتارەکانی ترەوەکەن و بە قەناعەتی ئێمە هەندێک جار ئەو برادرانە پێمان وایە ئاراستە ئەکرێن بۆی کە ئەو یەکدەنگی لە نێو پەرلەمانتاران دروست بووە بۆی ئەو یەکدەنگیە بشکێنرێت، بۆیە هەندێک جار ئەوکو ئەمڕۆ بینیمان دێن لە هەولێر کە خۆیان لە هەولێر بوون لە هەولێر جێڵن دێن لە سلێمانی خۆپیشاندان بکەن. پێم وایە ئەمەش دیسانەوە هەر ئەو ئاراستەیە کە ئەوێ فەوزایەک لە سلێمانی دروست بکرێ و لە ئیداری گەرمیان و ڕاپەڕین و ئەو شوێنە جیاوازانە دروست بکرێ و بۆ دڵڕازیکردنی حکوومەتە ئەیانەوەیە چاو لەسەر حکوومەت و کەموکورتەکانی حکوومەت نەمێنێ چاو بخانە سەر ئەم زۆنە. ئێمە لە دانیشتنی پێشووترا لە ناو پەرلەمانی کوردستانە وەکو فراکسیۆنی یەکی بەشێکی زۆر لە فراکسیۆن و ئەندامانی فراکسیۆنی یەکێتی هەموو ڕێکارێکی یاسایی و پەیڕەوی و ئەخلاقی و سیاسی خۆمانمان جێبەجێک لە ناو پەرلەمانە بۆ داکۆکیکردن لە ماف و داواکانی خەڵکی کوردستان و موچەی خەڵکی کوردستان و دواتر لە دوای ئەمەوە کە نەمان هێشت کە دانیشتنی پەرلەمان بەردەوامی هەبێت تاکو بۆ موچەی خەڵک نەبێت، چونکە بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرەی خەڵکە و داکوی کارێکی ڕاستەقینەی مافەکانی خەڵکە و موچەی خەڵکە و لەگەڵەوەشدا دواتر بەرەیەک دروست بوو بە ناوی ناڕازیەوە پێشنیازیەوە کرا کە مانگرتن بکرێت یانە. من بە نوێنەرایەتی هەواڵانم لە فراکسیۆن یەکێتی پێشنیازیەوەم کرد بۆ پەرلەمانتاران کە پێویست ناکەمانگرتنکەن، پێویستە کات ئێمە بچینە بەردەم ئەنجومەنی وەزیران لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە خێمە هەڵبین مانگرتنکەین خۆپیشاندان بکەین و بەشداری کارامان هەبێت لە خۆپیشاندانەکان، چونکە بەڕاستی بە بڕای ئێمە ئەنجومەنی وەزیران بڕیار بەدەستی ئەم وڵاتەیە و بڕیار بەدەستە ئەم نەعەدالەتی و ناحەقەی کە لە هاوڵاتیان پێوە ناڵنەوە مافی خەڵکە لە ئەنجومەنی وەزیرانەوە پێویستە کات فشارەکانمان بۆ سەر ئەنجومەنی وەزیران بکرێ و تایدا لەوێمان بگرین نەک بچین لە ناو پەرلەمانە سێلفی بگرین و لە شوێنێکی ئەمین و ئاراما بین. بۆیە بەڕاستی ئەمە داواکاری ئەمە بوو کە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە بووە. ئێسەیش مەبدەئیەن قەنەعەتمان وایە داوا لەو پەرلەمانتاراناکەین کە ئەمڕۆ لە هەولێرەوە دێن بۆ سلێمانی خۆپیشاندان بکەن با پێکەوە بچینە ئەنجومەنی وەزیران لە بەردەمی ئەنجومەنی وەزیران و لە هەولێرە ئەگەر ئازان و غیرەتیان هەیە با لەناو هەولێر و لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە مانگرتن ڕابگەێنین و داوا لە لیژنەی ئەمنی سلێمانی شەکەین کە تونند و تیژی بەرامبەر بە خۆپیشاندانی ناتونند و تیژی و هێمنانە ڕابگرن و ڕێز لە داواکانی خەڵک بگرین وەکو چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو کاتێک لە سەنگەری بەرگری کاری خەڵکی کوردستانە بوو.